بیتو کفن نبیتن مرزانی اف دسته ویشوری رابی دستیا لگریان و کمکرنا بلگنین قربانیین تاوان داعش کو بریا 2 سالان هاتیا دامزراندن کار لسر کمکرنا بلگه تاوان داعش دکتو تانو که زیدتر 1000 بلگهین بسر کرد نزدی هاتین تومارکرینو اوروجی دگل نوینرین پیکاتین ازدی و ترکمان و مسیحی و شبک و کاکیان کمبو بودانوستان لیل چوانیا کرنا بنامین تاوان داعش لدوان او بلغا او ديكومنت او دواكاري او سكالا او دعوة صايبيت واحد دجي تيرورست داعش دجي دولة إسلامي أباكول هي راجعان دل ميسلو سو او توانا كوا انجام داي كو بشلا يك ما في مروفيا دانا شواز شيرازاج يا بخلقية واجي حق هبيت شوايا كفرمي دواكاريت خو بيشكركن نوێنەرەکە تورکمانە ژی بەحسێ ڕەوشا کوردان لە باژێرە میسل دەکەت و دەبێت دڕەوشەک ڕابدانە. از بری سالکی الباجر موصل آسه ببوم من به چاوین خودید که خلک وی باجری چند دردسری خوشی دید نل سردست چکدارین تروریستین داعش تا شکلکی خرابو نال جمالن خود در کون ایلا ظلامک دگل دابیتن زیده باری رواندن قطان و برزکرن و کشتن روش لوی باجری به وی رنگیه. ئەندامێکی کاکەیان ژی دەبێژیت بەشداربوون ئەمە دەوێ کۆمبوونێدا هەیە ji بۆ کۆمکردنا هەمووی بەڵگەیان لەسەر تاوانên داعش. بەڵێ لە 2004 نەخێزمەندی گیانی نەبووین سەرمەندەکان زەرێکە مادی بوو معنەوی بوو ئەو زەران بە تووشەوە بوو ئێستاش بۆ هاتین لە گای تاوانەکانی جینۆسایدکردن مەلەفی کاکەی دۆسیێمەتەم بە ئەم دادگا بەڕێزەوە بەڵکو هاوشێوەی مەلەفەکانی دیکە وەکو مەلەفیەتی و شەبەک و مەسیحی هاوشێوە ئەو مەلەفانە داوای مافەکانی کاکەیمە کردووە بێ بەشنەبین لەو کارێ. ئەندامەکە بنگەهێ لالش بفەرمانیت زێدەتر کار ji بۆ جنوساید ناسینا ئێزدیان بهێتەکردن. رأيي من 1000 بلغة نكافية أس نزانم حتى شيء ذكرت كرنا كتلي هنجي بلغة بينكم كرن ببتا فشارك يعني ببتا بلغة بتر بقارن فشل سرجيهم بريدار بكن وبقارن فيكار هرم مزن بسر خلقي ما بيقولنا بجد ناس كرن تزانین کو دستەیە لێگەریان و کومکردنا بەلگەیان لە ساڵا 2014 هاتیە دەمەزراندن کار دکات ji بۆ خڕڤکنا پێزانین و بەلگەیان یەن تاوانên داعش لە هەرێما کوردستانê bi serê xelkê herêmtîn. Beyar Amedî Badînan Sat Bok. Lê nava êzdiyan bi êsadan mezargehên Pîrûsiyên day bi êzdiya ve hene û her